بۆیە ئەمە دەگێڕمەوە لەلایەک و تراژیدیا بوو لەلایەک شەوە ئەوەندە لەژێر چاودێری ئەوانە بووم تەنانەت ئاگیان لە هەموو جوڵەکانی من بوو. ئەو ڕۆژە من سیارەی خۆمم پێ نەبوو، سیارەی پورمم پێ بوو بە ڕەحمەت بێت. لە ئەسنای گەڕانەوەمدا بۆ سلێمانی لە تەقریبەن نزیکی سەیتەرەکەی قەزلەر بوومەوە. ئەو بەرپرسە بە سیارەیەکی وەنەوشەی سپی بەردەمی سیارەکی منی کرد. وتی دابەزە. الحەمدولیلا وەکو کەسێکی ئاینی کە من خوای گەورەم لەگەڵایە من حیمایم ناوێت دابەزیم. فەرموو. وتی خوا بتکا بە قوربانی ئیسلامیەکان بە تایبەتیتر کۆمەڵی دادگەری. لەبەرەوەی تۆ ئەندامێکی چالاکی کۆمەڵی دادگەریت. ئەگینا هەر لێرەدا ئەم کردی بە قوربانی یەک فیشەک. بەڵام ئەگەر ئێستا من تۆ بکوژم کۆمەڵی دادگەری چارچەکی بەرز دەبێتەوە ئێمەش نزمە بینەوە. لەبەر ئەوە جایتر کەس دەست بۆ کەیسە نەبێتەوە. منیش ڕاستەوخۆ وتم گوێگرە نەک ئەم جارە دەیان جاری تریش نە لە تۆ ترسم نە لە بەرپرسەکانی ترشت ئەترسم. ئەگەر ئەم جارە بازرگانی بە هەر ئافرەتێکی ترەوە بکەیت و من پێی بزانم دە جایتر سکاڵاو لەسەر تۆمارەکەمەوە.